وەکو گەنجێک هاتووم بۆ پشتگیریکردن لە ئەقسا بۆ مزگەوتی ئەقسا بۆ فەڵەستینیەکان بۆ مناڵەکان کە ئێستا ئێمە ئەم فیستیڤاڵەمان کردووە لێرە ئێمە ئەم پشتگیریمان لەوان کردووە بەداخەوە ئێستا ئەوان لە حاڵ و دۆخێکی زۆر ناڕەحەتان ئێمە ئەگەر هیچ نەبێ هیچمان پێ نەکرێ بە فیستیڤاڵێکی ئاوا پشتگیری خۆمان بۆ ئەقسا دەرخەین. سەرەتا بێ بزانین گەنجان توانە وزەیەکی زۆریان هەیە و هیچ گەنجێکی عاقڵ و وشیار و خوێنەوار ناحەقی قوبوڵ ناکە چ کورد بێ چ عەرەب بێ چ تورک بێ چ فارس بێ ئەم ناحەقیانە لە هەر شوێنێکی دنیاە ئەکرێ ئێمە ئەبێ هیچ نەبێ بە قسەیەک بێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ هیچ پێ نەکرا بە قسەیەک بیکەی بە قسەیەک بە پشتگیریەک ئێمە بتوانین بیکەین. ئەنجا بابەتی ئەقسا قەزەیەکی ئیمانیە قەزەیەکی عەقیدەیە هەر گەنجێکی موسڵمانی کورد نەک هەر کورد لە هەر شوێنێکی ئەم دنیاە پێویستە ئەم پشتگیریانە دەربڕێ پێویستە ئەگەر بە قسەیەکیش بێ بتوانێن پشتگیریانە بکە. وڵی بەڕاستی ئەمڕۆ من جێی شانازیە بۆ من کە بەشداری لە مەراسمێکی واکەم کە پشتیوانی دەدەبڕین بەرامبەر قودس و موسڵمانانی فەلەستین چونکە بەڕاستی جوولەکە لە ساڵەکانی 48ەوە زوڵم و سەم لە خاکی فەلەستین و زۆر وڵاتی فەلەستین داگە حتا هەندێک لە وڵاتی سووریاشی داگیر کردووە کەچی هەندێک خەڵقێکان ئەڵێن خەتای حەماسە ئاواکە ئەو لە 48 وڵاتی ئەوێ داگیرەکە ئێستا ئامادە نییە بۆی چۆڵکات و ئەمانە بچێتەوە بچێتەوە شوێنی خۆی کەزی ناکە و خەڵکیش تەعیدێکا بەڵام ئەو هەر لە پەسار لە داگیرکردن نایە لەبەرەوە ینی ئێمە پشتیوانی خۆمان بۆ ئەهلی فەلەستین و بۆ کردنەوەی قودس ئینشەڵڵا سەلاحەدینێکی تر پەیابێ و ئێمە کە ئەحفادی سەلاحەدینین ئینشەڵڵا قودس ڕزگارەکەین لەسەر دەستمانە. دوایە پشتگیریکردن لە قودس ئەرکە یعنی نەگەرکە هەر واجبە چونکە بۆ ئەوەڵ قیبلەی موسڵمانان بووە معقول نییە بکەوێتە بەدەستی مەسەلەن جوولەکەیەکی مەلعون کە ئەڵێ قودس تێکەدەمون کە قیبلەی یەکەم قیبلەی موسڵمانان بووە.